بە هەزاران دەروێش مریدانی تەریقەتی قادری ولیانی لە سەرانسەری کوردستان لە دهۆک لە زاخ و هەولێر سلێمانی کەلار شارەکانی عێراق لە مۆسڵ لە بەغدا لە ئەنبار لە بەسڕا سامەڕا هاتوون بۆ ئێرە بۆ جەژنە پیرۆزی ئەو لە دەروی وڵات هاتوون بۆ جەژنە پیرۆزی جەنابی شێخوریا شێخ سعید بەرزنجی ڕابەری تەریقەتی قادری ولیانی کەوەی دەبینن ئێرە مەدبەخ الخەیراتە کە ڕۆژانە سێجەم خواردن دروست دەکرێتن بۆ ئەو کەسانی کە سەردانی ئەم شوێنە دەکەن تەکەیەشان ئازگەیلانی کاتی ژەمە خواردنەکان لێرانە خزمەتیان دەکرێتن. باشە شێخ ئەوە چەندین ساڵە هەم خواردن دروستکەن؟ زیاتر لە 100 ساڵە کە زمانی باپیرمان جەنابی شێخ سعید شێخ عەزیز بەرزنجی هاتووە ئێرانە ئەوە 100 ساڵە ئێرە ئەو شۆربەخانەیە بەردەوامە لە خزمەتکردنی فەقیر و هەژار کە جەنابی شێخوریا ئێستا لێرەیە کە هەموو کات لێرە خزمەتی فەقیر و هەژاران دەکرێتن ئەو کەسانی کە دێنە ئێرانە خزمەتیان دەکرێت. پێشبینیان گواوڕ چەند کەس لێرانەیە؟ زیاتر لە 2500 کەس سەردانی ئێرە.